لایەنەکانی هەفتەی چوارەمی خولی ئەستێرەکانی عێراق و لە شاری بەغداد و لەسەر یاریگاییانەی زەوڕا لە یاریەکی بەهێز خاوەنی شەشنازناوی خولەکە شۆرتا پێشوازی لە خاوەنی چوار نازنا و هەولێر کرد. لایەنەکە کاساسی ڕاهێنەری هەڵبژاردەی عێراق و ستافەکەی ئامادەبوون. لا نیوە یەکەم شۆرتەی خاوەن ماڵ تا ڕادەیەک لە هەولێر باشتر دەردەکەوت و فشاری بۆ سەر گۆڵی میوانەکەی هەبوو. لە چەند بۆنەیەک نزیک بوونەوە لە گۆڵ لە خولەکی 28 ئەرکان ئەمیر بەهۆی پێکانەوە یاریگای جێهێشت و عەلا مەهاوی شوێنی گرتەوە. کوڕانی شاری قەڵاومنارە نەیان دەتوانی با گۆڵی شۆرتە بگەن. تەنها یەک لێدانیان لە دوورەوە لە ڕێگای عەلا مەهاوی هەبوو. مەترسیدارترین هێرشیارێکەش بۆ شۆرتە بوو. سەجاد جاسم لە دەستیدا نیوە یەکەم بەبێ تۆمارکردنی گۆڵ بە کۆتا هات. لا نیوەی دوم سەرەتا هەولێر نیەتی گۆڵێکی خێرای هەبوو بەڵام سەرکەوتوو نەبوو. لە بەرامبەردا لە خولەکی 54 شۆرتا لە ڕێگای موهەنەد عەلی ناسراو بە میمی با گۆڵی یەکەم گەیشتن و لە یاریەکە پێشکەوتن. هەولێر تەواو شۆک کرا. دوای 4 خولەک لە گۆڵی یەکەم نابژوان لێدانێکی سزاشی بۆ شۆرتا ئەژمار کرد. محمود مەواسی سووری سەرکەوتوانە جێبەجێ کرد و ئەنجامەکەی بۆ شۆرتا 2 هێندە لێ کرد. لەم بەرکەوتنە ناوبژوان کارتی زەردی بە ڕووی فەهەد یوسف بەرز کردەوە، بەڵام دوای گەڕانەوە بۆ ڤار گۆڕی بۆ کارتی سوور و یاریزانەکەی لە ڕیزەکانی شۆرتا کردە دەرەوە. شۆرتا بەدە یاریزانەوە گەڕایەوە دواوە بۆ پارێزگاریکردن لە گۆڵەکەی. هەولێر کۆنتڕۆڵی تۆپی زیاتر کەوتە دەست تا لە خولەکی 88 زێدان عەبدوجەبار توانی گۆڵ یەکەم بۆ هەولێر تۆمار بکات و جیاوازەکە بۆ گۆڵێک کەم بکاتەوە. دوا خولەکەکان بۆ شۆرتا سەخت بوو بۆ بەرگریکردن لە گۆڵەکەی لە بەرامبەر هێرشەکانی هەولێر، بەڵام هەولێر بە گۆڵی زیاتر نەگەیشت و دوای 90 خولەکی کاتی ئاسایی و 14 خولەکی زیادکرا و یاری بە سەرکەوتنی شۆرتای پاڵەوانی وەرزی ڕابردوو کۆتایی هات. بەم شێوەیە شۆرتا بە 4 یاری و کۆکردنەوەی 9 خاڵ بە کاتی پێشەنجی یانەکانی گرت. هەولێریش بە 4 خاڵ لە ناوەڕاستی ڕیزبەندیدایە. یاری داهاتووی هەردوویانە دوای 2 یاری هەڵبژاردەی عێراق دەبێت لە پاڵاوتنی جامی جیهانی 2026. شۆرتا لە 23 ئەم مانگا لە یاریەکی بەهێز و دێربی بەغداد دەبێتە میوانی قۆتجەویە. هەولێریش 24 مانگ لە دێربی کوردستان پێشوازی لە زاخۆ دەکات. حوسێن محەممەد، کەناڵی پێام.